گوڵ و خونچە گوڵ و خونچەی بەهارانیش لە تۆ نەشمیلەتر نابێ نەمامی عەرعەری کۆرپەش لە تۆ خنجیلەتر نابێ لە عالەمدا لە تۆ چاتر لە تۆ مەحبوب و شیرینتر ئەگەر دەعواچیەک مابێ درۆ ناکا دەسا بابێ دەسا بابێن بە سەو یەکسەر هەموو چاو مەست و گوڵ ڕوومەت بزانین چۆن ئەبێ مەحجوب ئەوی وا لافی لێدا بێ درۆیە تۆ لە ئینسان بی ئەمە عەقڵم قبوڵ ناکا پەریش حەدی نییە وابێ ئەبەد حۆریش بە تۆ نابێ کەوابوو تۆ لە شوعلەی نووری پاچی سونعی یەزدانی ئەبێ جێگای ئەسیلیشت عەتارد یا سورەیا بێ بتی تۆ ئەتپەرستم من عیبادەت بۆ خودا ناکەم ئەگەر چیاگری جوملەی جەهەنەم بۆم لە کارا بێ ئەوا سوتام گڕم تێبەر بووجانە بمگەرێت و خوا بەماچی تۆ نەبێ وەڵڵا برینی من دەوا نابێ بەلەنجە و ناز و غەمزە و عیشوەی ڕەفتار و گوفتارت هەزاران فیتنەها ناحەق نییە ئەگەر بێت و بەرپا بێ بەلامانە کەنایەی باش قەهری خواد نییە زاڵم زەمانە هەروەها نابێ هەتا چەند ساڵێ باوە بێ دڵ چییە؟ دڵ چییە؟ بەحری غەمی ڕوخساری فەتانی ئەوە گوڵ چییە؟ هەمڕازی لێوی ئاڵی خەندانی ئەوە ئەو چییە؟ سوڵتانی عەشقی کائینات و عالەمە ڕۆح لەبەر هەرچیە بینی ڕۆح پەرێشانی ئەوە ڕۆح چییە؟ بێ ئەو جەمادێکە لە سەحرایی وجود من ئەڵێم هەر لایقی بەر تیرە بارانی ئەوە من چنیم فەردێک لە زمرەی وەحشیانی عالەمم سەد من سەد تۆ لە ئانێکا بە قوربانی ئەوە سەد چییە؟ 200 هەزاریش بن بە قوربانی کەمە چونکە خوای عەشقە جیهان گشت عەبدی فەرماونی ئەوە عالەم و ئادەم بە ئازاد و بە کۆیلە و عەبدەوە یەک کەڕەت ئەڵقە بە گۆش و شێت و حەیرانی ئەوە ئەم سوالانەم لەگەڵ ڕەدی جەواب و شەرحیە بێگومان قانونی وەسفی حوسن و ئیحسانی ئەوە مەسووتێنە بە شوعلەی ئاگری عەشقت دڵی زارم مەسووتێنە چییە تاوانی من ئەندامی بیمارم مەسووتێنە تەماشای ڕووی گوڵی تۆ گەورەتر ئاواتمە بە خودا دەسایانەی ئومێدی بەرزی ساکارم مەسووتێنە کتابی علمی دڵداری ئەنووسم ڕابەرم هەر تۆی بەناحەق لاپەڕەی تەئلیف و تۆمارم مەسووتێنە ئەوەی نیمە و هەمەهی تۆیە بۆ تۆیە و لەبەر تۆیە
ژیان بۆ خۆتە گیانە دین و دینارم مەسووتێنە لە سایی تۆیە سەرداری هەموو عشاقی گردوونم فدات بەم ڕۆحەکەم دیوانی کۆمارم مەسووتێنە لەخوا بەولاوە تەنها هەر ئەتۆی قیبلەی عیبادەتمی دەسا میحرابی قیبلەی ڕۆژ و شەوگارم مەسووتێنە لە مزگەوتە لە مزگەوتە کە دەرچووم بێوچان ڕووم کردە مەیخانەش کە پەیمانم شکان و نۆشی خۆم کرد یەک دوو پەیمانش لە لای مەیخانەچی دامنا لە ڕەهنا مێزەر و بەرماڵ لەگەڵ خەرقە و عەسادا تا عەبا و تەسبیحی سەددانش لە ڕێی بەدناویە فەوتا بەجارێ ماڵ و سامانم فرۆشتم هەرچی هەم بوو تاک و جامە و جام و جامانش بەدووی یارە گەڕام شارانی عالم بەڵکو بیبینم لە ئاکۆ تاک و باکۆ چوومە تاران و سنەوبانش بەڵام بەختی بەدم هاودەم بۆ یارم نادیاری بوو بەجارێ بوومە نیشانەی فسانە و مەسخەرە و تانش وەکو مەجنۆنی سەرگەردان سرم یەکبارە لێ شێوە لە دەستم چوو کەماڵ و حاڵ و حورمەت و لانش گوناهم کردووە گوناهم کردووە دولبەر بە خەنجەر پارە پارەم کە وەیا وەک خاینی دەوڵەت حەواڵەی سەرقەنارەم کە وتومە تۆ گوڵی نرخم شکانووی من گوناهبارم نەخۆشی عەقڵ و هۆشم سا بە کوشتن زوو بە چارەم کە لە پەروازایە ڕۆحم وەک فەریشتەی زاتی یەزدانی لەبەردەم تایە ئامادە بە تەنها یەک ئیشارەم کە ئەگەر بمبەخشی لەم تاوانە قەد ڕووم نایە بتبینم دەسا لەم ژینە پەستە هەستە لەم شارە پەژارەم کە ئەڵێم دوور بم لە تۆ ڕەنگە ژیان ئاسوودە بم ئیتر بەڵام هەر دێمەوە تۆ سەیری ئەم عەقڵە هەژارەم کە تۆ کە دەرکەوتی تۆ کە دەرکەوتی لە ناوباغا گوڵی مینا چییە یا لە چاو جوانیە تۆ شیرین چییە و لەیلا چییە نرخی تۆ تەقدیر بە پارە و زێڕ و ئەڵماس ناکرێ بۆ فریشتەی ئاسمانی سەروەتی دنیا چییە تۆ کە شازادەی جوانانی هەموو ئەم عالەمەی کەس نییە لافی هەبێ میر و بەگ و ئاغا چییە گیانی ئێمە پێشکەشی تۆ بێ قبوڵی گەرەکەی بۆ دیاری گیانی بێنرخی منی ڕسوا چییە Thank you.
چ خۆشە چ خۆشە نیوە شەو دەستم لە نێو گەردن گوڵعوزارێکە بەجێهێنانی خواستی دڵ لە باغ و لالەزارێکە چ خۆشە دابنیشم یار ئەنیسم بێ لەگەڵ بادە ژیان وا خۆشە ڕابوورێ لە هەر بەزمی خمارێکە چ خۆشە هاودەمم یار بێ لە هەر ساتێ لە هەر کاتێ لە هەر یانە و حەسارێکە لە هەر دێهات و شارێکە چ خۆشە ئارەزووی دڵ گەڕەوا بێ چۆن بەمەیلم بێ لە ناو باغ و نزارێکە ویا کۆشک و تەلارێکە چ خۆشە ماچ مەزەی مەی بێ ژیان بێ ڕەنج و بێوەی بێ لە جەژنی بەزمی یارانە بە نەشئەی عود و تارێکە چ خۆشە بەهرەدارێتی لە سامان و لە پارێتی لە هەر وەخت و زەمانێکە لە هاوین و بەهارێکە چ خۆشە غەم تەریکم بێ سەفا یار و شەریکم بێ نەزاکەت نزیکم بێ لە هەر ڕەفتار و کارێکە چ خۆشە هەر وەکو ساوا غەمی مردن لە دڵ دەرکەم بە بێغەم ڕاکشێم بۆ خۆم لە ژێر سایی چنارێکە چ خۆشە ناکەس و ناحەز هەژار و پەست و ڕیسوا بن منیش خەندان و شادان بم لە گۆشەی مێرگوزارێکە چ خۆشە زەمزەمەی ڕەحمەت زەماوەند و سەفا و عشرەت لەگەڵ یارانی خۆش ئولفەت لە یانەی بەختیارێکە دەرخە و چاوانە دەرخە ئەو چاوانە ئەم چاوانە با ڕوون بێتەوە با دڵی ناپاکی ناحەز مات و مەحزون بێتەوە تۆ کە لەیلاکەی لە عالەم تاک و هاوشانت نییە خۆت نیشاندە بۆ تەماشات بەڵکو مەجنون بێتەوە شادمانی و ڕووگەشی بێ باب شیعاری دولبەریت ڕێمەدە بۆ هاودەمی شەیتانی مەلعون بێتەوە گەر فریشتانی بەهشتی دەربچن لەم گوڵشەنە دوور نییە بۆ بەختی ئێمە خات و مەیمون بێتەوە وا لە زیندانی غەما بەندم بە بێچاری ئیتر تا بەهار دێت و دەمی نەسرین و بەیبوون دێتەوە سەرچنار سەرچنارم دی بەڵام داخی گران یارم نەدی باغ و گوڵزارم بەدڵ بوو هەر گوڵی زارم نەدی ئاوی سارد و سێبەری فێنک دڵی حەیرانە کرد فایدەی چی ناز و عیشوەی جوانی دڵدارم نەدی ساز و ئاوازی گەلێ شیرین هەبوو زۆر دڵڕفێن زەمزەمە و بەزمی بەجۆشی شۆخی نازدارم نەدی کۆمەڵی جەم بوو گوێژ و شاعیرانی پڕهونەر گەرچی لەم سەیرانە مەیلی گەرمی ئەشعارم نەدی هەر منی بێچارە تەنها دوور لە یار و بادە بووم چارەسازی گیانی پەست و سست و بێچارم نەدی بۆچی باشە
بۆچی باشە گیانی من با هەر فیدای ئەو چاوە بێ کەڵکی چی دێمانی من بێسوودە با لەو لاوە بێ پێم بڵێ نرخی چییە بۆ خاوەن و بۆ خەڵقی تر ئەو ژیانەی پڕ لە ژان و هاوسەری ئاژاوە بێ جانەکەم گەر ئێوە ئەمڕۆ مەیلی نۆشی مەیەکەن با مەزەد بۆ مەی بە قوربان ئەم دڵە برژاوە بێ من لە ڕێی دڵداریا پێم خۆشە دانێم ڕۆح و سەر باسی پێناوێ ژیان با فەوتی ئەم پێناوە بێ بێستون گەر هەڵکەنم بۆ تۆ ئەبەد باکم نییە کاری فەرهادی دەبا پیشەی منی چەوساوە بێ